هونەرمەند زۆزک قەرەداغی ساڵانێکی زۆرە ماندوونە ناسانە خزمەت بە بواری هونەر و موزیک دەکا و بەشداری چەندین کۆنسێرتی لە ناو دەرەوەی وڵات کردووە. چەندین توێژینەوە و وەرگێڕانی دەربارەی موزیک کردووە. لە ئێستادا ئەم هونەرمەندە 17هەمین کتێبی خۆی چاپ کردووە بە ناوی خەرامان. هونەرمەند زۆزک قەرەداغی لە گەڵمانمیوان و گفتوگوی زیاترەکەین دەربارەی کتێبی خەرامان. کاک زۆزک سڵاو لێبێ بەخێر بێ. سڵاو لێ وەش ئێوارەتان باش. زۆر سپاس دەکەم. خەرامان باز لە چ چەمکێکی موزیک دەکات؟ بەڵێ. خەرامان ناوی ئەو کۆمەڵە پارچەیە کە لە کتێبێکە نۆتەکانی بڵاوە بێتەوە بە شێوەی پارتیتۆر سکۆر. ناونیشانی یەکێکە لە 7 پارچە لەو پارچانە وەکو چمک وەکو فۆرم ئەگەر باسی بکەین فۆرمی سوید لە خۆیەگرێت لە مۆسیقای زانستیە لە زانستی مۆسیقایە. سوید بە شێوەیەکی گشتی کۆمەڵە موزیکیە کە سەماعامێزە و پەیوەندیدار بن بە یەکەوە. یعنی من لە 7 پارچەیە پارچەکان بڵین میلۆدیەکان هی مامەسا ئەردەشێرکامکارە و من ئەڕێنجم کردووە بۆ ژێدارەکان. لە مۆسیقای کلاسیکە هەمیشە لە سەردەمە جیاوازەکانە مۆسیقای چوارینە بۆ کەمان ڤایۆلینێکی 1 و 2 ڤیۆلا و چەلۆیە. من لەم کارەیە هەوڵم ماوە لە جیاتی ڤایۆلینی 1 کەمانچە کە بە لای خۆمان پێڵێن جۆزە ئەوەم کردووە بە کەمانی 1 زائیدەن کەمانی 2 ڤیۆلا چەلۆ، یعنی بەو فۆرمە نەکراوە ئەم کارانە. لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە بتوانین ناسنامەی نەتەوەیی بین بە موزیکەکانمان. یعنی ئەگەر وانە بێت تۆ هەر شتێکی سەدەکانی کلاسیک و ڕۆمانتیک دووبارەکەیتەوە. ئەم ناسنامەیە چۆنی دروست بووە لەم کارەیە. هەوڵم ما لە کۆی کۆمەڵێ بەرهەمی مامەسا ئەردەشێر 7 پارچە بژێرم کە بڵین پەیژە ڕۆژهەڵاتەکان لە خۆی بگرێ بە تایبەتی کوردی و ڕۆژهەڵاتی وەکو بەیات، سێگا، چوارگا لەگەڵ ڕیتمە شەرقیەکان کە بە تایبەتی لە موزیکی کوردیە هەیە وەکو گەڕیان 7 دە لەسەر 16 کە پێ ناساوە بە جۆرجینا لە گۆرانی کوردیش و نەتەوەکانی تریشا زۆر بوونی هەیە و هەروەها تێکەڵکردنی گۆرانی فۆلکلۆری کوردی لەگەڵ ئاوازە سەرەکیەکە کە پێوتێ کاونتەر پۆیند یاخود پۆلیفۆنی دوو ئاواز زیاتر لە یەک کاتە. هونەرمەند ئەردەشێرکامکار لە گفتوگویەکیدا باز لە گرنگی ئەم کتێبە دەکات. پێم خۆشە گەر هاوکاران یارمەتیمان بن گەلۆ گفتوگویە بگرین فەرموون. خۆ بەم قەتعگەلێکم کە من بووم لە ناو کتێب دووم خۆما چاپم کردو ئەوە زۆزە کاتە ئەمێ هین کرد بۆ تەنزیمی کرد بۆ کوارتێت زێهی یا کوارتێت زێهی یا چواردانە ساز فەرق ناکە کە تایسە مەسەڵەن کەمتر اتفاق خەفکە کە بۆ جۆرە بێ چەندانە قەتعگەلێکە لە موسیقی کوردی یا موسیقی ئەملاو بێ کە تەنزیم کردیاوێ بۆ چواردانە ساز و بە سورەتە کوارتێت بێ. خب تاثیری ئەوەسە کە ئەمە وەختی یەک قەتع فقط یەک ملودی هەست یەک کەسەتانێ لێبە یەک ناوازەندەتانێ یەک عازفەتانێ کار بکە وەلێ ئەو چۆن بۆ چواردانە ساز نووسیا ئەوەسە کە کەمێ تەنەن لە دەور یەکەوە جەم بن بە یەکەوە بن کار بکەن یانە حرەکەتی گروهیە. موسیقی زوانێکە جەهانی فەرقێکی نییە تۆ لە ئەمریکای چاتان لێبن کە یەکێک ئەشە ملودیەکان بە هەر حاڵ جەزابیەتی بێ حاڵەتێکی بێ کە شەخسیەتێ ئیسە کوردەواری یا ئەم منتەقەیە بێ و یەکەین کە تەنزیمەکەی چی کە بارە علمی بێت ئەفرە ئەتانێ کۆمەک بکە. گەرەکم بووگە کە ئەو ملودیگەلە ئەو موتیفگەلە حاڵەتی کوردی بێ حاڵەتێکی بێ کە
شخصیت خۆم یانە شخصیت کوردبوون خۆم نیشان بە و تەنزیمەکانیشی بە نەزەر من تەنزیمگەل خاسێکە زۆزێک فرێز زەحمەتی کێشاوەی. سپاس بۆ هونەرمەند ئەردەشێر کامکار. کاک زۆزەک ئەگەڕێمە وڵات بۆی درێژە با گفتوگۆکەمان بدەین. ئەم کتێبەی بەڕێستان بۆ یەکەمین جارە لە تارانی پایتەختی ئێران لە کتێبخانەکاندا بە کوردی چاپ و بڵاو بکرێتەوە. بۆ خۆی ئەمە جێگەی دڵخۆشیە. تا چەند گرنگە لە کتێبخانەکانە هەمە جۆریمان هەبێت، هەمە ڕەنگیمان هەبێت لە زماندا. بەڵێ بێگومان ئێمە کە چاپمان کرد بیرمان لەوە کردەوە بە ئینگلیزیش و فارسیش و کوردیش پێشەکی و ڕوونکردنەوەکانی لەسەر بنووسین بەو مەبەستەی کە ئەوروپیەکیش بتوانێت پێشکەشی کا بە کۆنسێردوە لە هەمان کاتیشە ئێمە ئەگەر دەرفەت هەبێ ئەو حەوپارچێ بە کۆنسێرت پێشکەشەکەینەوە. گرنگی ئەوەش کە بەرهەمێکی کوردی کە باسی کورد و ناوچەی کوردنشین و مۆرکی کوردی و فۆرم و شێوازەکانی مۆسیقای کوردی تیاکراوە و لە شارێکی وەکو تاران بڵاوە بێتەوە ئەچێتە کتێبخانەی میلی ئەوێ. یعنی بڵین ڕێوڕسمی یاسایی هەیە، بارکۆدی هەیە، ئەچێتە پلاتفۆرمە جیهانیەکانی ئەمەزۆن و ئیبێەوە. یعنی هەموو کات بەردەستە بێت لە هەمان کاتیشا بارکۆدێکی لەسەر دانراوە. پێم وابێ ئەمە بابەتێکی تازەیە هەر لە جیهانە. ئەو بارکۆدە ئەو کەسی کتێبەکە ئەکڕێ ئەتوانێت بە مۆبایلەکەی گوێی لە موزیکەکان بێ. کەسێکی کا بێت کتێبێکی کەی هەبێ بارکۆدەکەی بەکاربێنێ لە هەمان کادا دەنگنیشە و نۆتەکەش هەموو ئامێرەکان لە بەردەستایەتی. تا چەند گرنگە ئێمە کتێبەکانمان بەدەنگی بکرێن؟ بێگومان لەم سەردەمەیە کە سەردەمێکی چۆنەڵی مەجازیە و خێرا شتەکان گۆڕانکاریان بەسەرایەت ئەوە گرنگی خۆی هەیە. چکە لەوانەیە کەسێک نۆتەیەک سەیرەکات چەند ڕۆژێکی بێت تا بزانێت فۆرم و شێوەی ئاوازەکەی چۆنە و ئەنەلایزی کات شیکاری بۆ بکات بۆی بزانێت ئەگەر بە دەنگ پێشکەش کرێت چۆنیە. بەڵام ئەگەر ڕاستەوخۆ ئەمە دەرسێکی جیهانیشە لە ئەکادیمیاکانە کە نۆتە و دەنگ بەیەکەوە فێرخوازی خوێندنی باڵا سەیری کات و لایەنەکانی ئەنەلایز دەستنیشانکە لەسەری و بۆ ئەوەی بتوانێت تەمرینی موزیکدانان بکات. تا چەند خوێندکارانی موزیک سوود لەم کتێبەی بەڕێستان وەردەگرن و تا چەند پێویستە سوودی لێ وەربگرن؟ ڕاستەکەی ئەمە ئەگەر نەبێ بە خۆڵکێشان گرنگی زۆری هەیە. چکە ئێمە وەکو کورد بە کەمترین شێوە کتێبی موزیکمان هەیە، لەوەش کەمتر نۆتەی موزیکمان زۆر کەمە. من ئەوەنەی ئاگادارم بەرپرسی ئەو ناوەندی بڵاوکردنەوەیە لە تاران پێش وەرگرتنی مۆڵەتی ڕۆشنبیری و پێشەوەی بڕیاری چاپکردن بات پرسیاری لە ئەکادیمیا و هەموو ناوەندەکانی خوێندنی موزیک کردبوو کە ئەمە چۆنی سوودی لێوەرەگەن. چکە مەژ نییە سەرۆکی دەستگایەک موزیکار بێت ئینجا بزانێت چۆنە. ئەو گرنگیی لێکدایەوە ئینجا بڕیاریە کە سپاردنی بۆ وەربگرێت لە ڕۆشنبیری تاران. هیوادارم لێرەش لە باشووری کوردستان ناوەندە ئەکادیمیەکان سوود لەم کتێبە وەربگرن و خوێندکاران سوودی لێ وەربگرن. کاک زۆزەک لە گفتوگۆکانمانە باست لەوە کرد جگە لەم پرۆژەی نوێتەیە پێم خۆشە لێرەوە باس لەو پرۆژەیە بکەیت. بەڵێ من هەر لەگەڵ مامۆستا ئەردەشێر کامکارە تۆماریمان کردووە لەگەڵ ئۆرکسترای سیمفۆنی تارانە کۆنسەرتینۆیەکم داناوە بۆ سۆڵۆی کەمانچە و ئۆرکێسترا. لەم ڕۆژانەی ڕابردووە میکس و مایسترینی بەرهەمەکە تەواو بوو. ڕاستەکەی زۆربەی ژەنیارە بەناوبانگەکانی ئێران لە فودارەکان و ژێدارەکان بەشدار بوون تایە. ئێستا لە بواری دیزایانی هێنایە کلیپێکی بڵین گرافیک دیزاین هەر لەوێ بەڕێز ئاغای مەستوری ناوە ئەو بەکارەکە هەڵەسێت.
کاک زۆزک زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنە بۆ خوازین زۆر دووبارە سپاس سەرکەوتن بۆ ئێوەی ئازیزیش.